شێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان جەژنی قوربانی پیرۆز لە قەزای دەربەندیخان بەرز ڕاگیرا. سەرەتا بە ئەنجامدانی نوێژی جەژن و گوێگرتن لە وتار و پەیامی جەژن، دواتریش پیاوان گەڕانەوە ماڵەکانیان و جەژنیان لە خانەوادەکانیان پیرۆز کرد و دراوسێ و هاوماڵەکانیان بەسەر کردەوە. لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەوە بە ڕۆژوو بووم یا تەراویحم کردووە جەژن ئەگێڕم، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە من لە ماڵمادا ئەنیش لە ماڵی خۆمادا ئەنیشم و ناچمە دەرەوە یان سیلێ ڕەحم بەجێ ناهێنم. بەڕاستی ئەمە منطقی نییە، ئەم لێکدانەوەیە بۆ جەژن منطقی نییە، چونکە هەردوو جەژنی هەردووکیان معنایەکیان هەیە. چەندین قەیرانی هەیە خەڵکی، زۆر پێویستەکە ئێمە گرنگی بە مناسبەی جەژن بدەین، واروەها ناخۆشی و ناڕەحەتیەکانی خۆمان وەلاوە بنین و جەژن بە خۆشحاڵی و پێشوازی بکەین. بۆ نمونە لەم جەژنی قوربانەدا من زانیاریم هەیە لە چەندین شار و شارۆچکە کەوا خەڵکانێک هەبوو ویستیانە جەژن نەکەن لەبەر وەزع و زروفی تایبەتی خۆیان و لەبەر حاڵەتی دەستنەڕۆیشتن، بەڵام خەڵکانی خێرخواز و خەڵکانی چاکەکار بەڕاستی دڵیان خۆش کردو. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوڵاتیانی قەزاکە و بەتایبەت گەنجان ڕویان لە پارکە گشتیەکانی قەزاکە کرد بۆ درێژەدان بە جەژنەکەیان. مناڵانیش بە سەردانی ماڵان و شاری یاریەکانی ناوچەکە یەکەم ڕۆژی جەژنیان بەڕێ کرد. نوێژەکانمان کرد گەردنە ئازادی لە یەکتیەکەین، تەبعاً هەر هەمومان زۆرمان بەتایبەت ئەهلی مزگەوتین، ئەو ئەهلی مزگەوتە ئیتر زۆر خۆشحاڵین زیاتر یەکتر ببینینەوە. دوای ئەو جەژنە پیرۆزەی تر بەرەو ماڵ ئەبینەوە، تەبعاً بەرەو ماڵەچینەوە. من لە ڕاستی یەکەم هەدەفی خۆم ئەوەیە 23 ساڵە هاوسەرگیریم کردووە. ئەم 23 ساڵە لە پێشەوەی کە بچم و بۆ ماڵی خۆم پێش هەموو شتێ بێ بچم دەستی دایکم ماچکەم. لە بەرنی زواتین بەرەو بازار لە ناو پارکەکاندا کاتە خۆشەکانمان بەسەر بردووە، یاریمان کردووە. هاتوین کاتە خۆشەکانمان بەسەر بردووە، یاریمان کردووە و لە ناو بازاردا ئەو کرانێکە بەدڵمان بۆ کردومان زیاتر لای مناڵان، چونکە جەژن ڕۆژێکی پیرۆزە بۆ مناڵان کاتی زیاتر بەسەر دەبن، کاتی خۆش بەسەر دەبن. دەستی خۆش بەڕێزی ئەمر جەژنی قوربان و دەست خۆشتان یاکەین. جەژن لە ناو کوردەواریدا هەر لە سەردەمانی زووە مۆرک و خاسیەتی ئاینی و کۆمەڵایەتی تایبەت بەخۆی هەبووە. بەو پێش کە هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان هەڵقوڵاوی ئاینی ئیسلامن کە ئاینی زۆرینەی خەڵکی کوردستانە، هەر بۆیە ئەم مەراسیمانە تەنیا لە قاڵبە ئاینیەکەیدا نەماوەتەوە، بەڵکو بەکایە و بوارە کۆمەڵایەتەکانیشدا ڕۆچوون و بوون بە بەشێک لە کولتور و دابوونەریتی کۆمەڵایەتی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.